ئەمان وریابن مەغرور مەبن بە عەمەل و کردەوە چاکەکانتان. عەبا و نیقاب و حیجابت، ڕیش و مەلامی حەجوانەکەت، نوێژ و قورئان خوێندنت، شەو نوێژ و تەلەبی عیلم و شەو نخوونیەکانت، ئەمانە هەمووی جێگای دەستخۆشین و جێگای شانازین. بەڵام وریابە شەیطان لەم ڕێگەیەوە فێڵت لێ نەکات، بەم کردەوە چاکانە هەڵت نەخەڵەتێنێت، فریوت نەدا و مەغرورت نەکات. قەسەمەن بالله العەظیم ڕێگەکە هێندە سەختە، هێندە دژوارە، مەگەر مردوویەکی قەبرستان بێت وەصفی قیامەتمان بۆ بکات کە چەندێ ناڕەحەتە. لەو ڕەئەیتم ما ڕەئەیت، ڕەسوڵ الله فەرمووی ئەوەی من بینیتم ئێوە بتان بینایە لەضەحیکتم قەلیلە، کەم پێ ئەکەنیتن، خۆشی لە دڵتانە نامە، ولا بەکەیتم کەثیرە، زۆرش ئەگریان. بۆیە وریابە حافظی قورئانیت، حیجابەکەت هێندە پان و پۆڕە، تەنانەت چاویشت بە دەرەوە نییە، هەر مەغرور مەبە. رسول الله ئەفەرمێت لەو ئەنە ڕەجولا یەخر على وجهه، ئەگەر پیاوێک بچێتە سوجدا من یومی ولد إلى یومی یموت، لەو ڕۆژەی کە لەدایک بووە تا ئەو ڕۆژەی ئەمرێ، هەڕەمەن فی مەرضات الله، کە سەر هەڵبڕێ سەیرەکە پیر بووە لە ڕازیبوونی خوایە. کاتێک سەر بەرزەکاتەوە لە قیامەتە سەیری کردەوە ئەعمال و صەحیفەی خۆی ئەکا لە حەقەڕە و یەومە القیامە، زۆر بەکەم تەماشای ئەکا، ئەڵێ هیچم نەکردو بۆ قیامەتی خۆم. بۆیە وریابن شەیطان لەم ڕێگەیەوە هەڵتان نەخەڵەتێنێت. اللهم أدم علينا نعمة الإسلام وأمنه. بارك الله